سڵاو بابەتی ئەم جارەی دەروون و دیاردا بابەتێکی ساردە بەڵام بابەتێکە ڕۆژانە بەر هەر هەمومانەکەوێت ئینگلیز ئەڵێ مشتەرێکت یا کڕیارەکە و مەلیکتە بەڵام لە کوردستانە نەگۆک مەلیک سیر ناکەی بگرە لێشت و ڕام پێم خۆشە لەبەر ئێمە بابەتێکی تەواو دیاردێکی تاو کۆمەڵایەتی ناو خەڵکە پێم خۆشە زۆری لەسەر نەڕۆین یەکسەر بچینە ناو مناقەشەکەەوە خۆشحاڵ بووم مەلایاسین خاوەنی گروپی کۆمپانیەکانی بەڕێز لە سلەیمانی و تشریف هێنا زۆر زۆر بەخێربی بە ڕۆژوشی و سەرۆکی یەکێتی و بەرهێنان لە قەی سلەیمانی ئەزێتە کێشا توێکێکیت لەو با بڵین لەو سەرمایهدارانەی کوردستان کە لەو قۆناغۆ هێناوتە کە ئێمە مەبەستمانە قسەی لەسەرکەین بەخێربی بیلال سعید ڕۆژنامەنووس یابووری ئێمە ساڵح کۆمەڵناس مەلا بەخێربی دووبارە زۆر سپاس جەنابەت چوزانم لە دەستگێڕی و لە ئیش و لە گەچکاری و لە چی و لە چی و لە چی و لە چی و هێناوتەوە ئێستاش لە یا دانیشتویت وەک خاوەنی یەکێک لە کۆمپانیا گەورەکانی کوردستان هۆکاری ئێمە ناچینە دیتیالیەوەی کە چۆن چۆنی دەوڵەمەند بووین بەڵام ئەمێ لەوە دەست پێ بکەم و ئەو لێ پرسم هۆکاری دەوڵەمەندبوونی تۆ ڕەبتی بۆ هەبووە کە مشتەریەکانە یا ئەو کەسانی کە بەرێکەوتون لە ئیشە مەلیکانە سەیرێ کردو خۆی لە ڕاستیە بازار لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی ترە گۆڕێ باش ئێمە لەو سەردەمانەیە کە عارەبانەمان هەبوو لەسەر عارەبانە شتمانە فرۆش لەگەڵ ئەم سەردەمایە کە جارێکی تر بووین بە خاوەنی کۆمپانیا بەرهەمەکانمان پیشانە دێن پێویستیمان بەوە هەیە کە ئەم جاران بە پێچوانەوە بە جۆرێکی تر سەیری مشتەرەکانمان بکەین تۆزە جیاوازە بەڵام بەڕاستی کاکە دەروون ئەم تەوەرەی کە هەڵتام بژار و تۆرێکی زۆر جوانە بازاڕی ئێستای کوردستان و هەروەها پیشاندان لە هەرێمی کوردستانە خواز لە هەرێمی کوردستانە ئەگەر بچینەوە بۆ ینی وشە عەرەبیەکەی کە پێڵەن عەرز و تەڵەب بەداخەوانێ ئەو واتایە نابەخشێت ئەو مانایە نابەخشێت کە ئەمڕۆ لە بازاڕەکانی تری جیهانە ئەیبینن تەنانەت دراوسەکانیشمان ئێمە لە هەرێمی کوردستانە ئەوە بە چاوی خۆمان بەدیەکەین کە بەداخەوانێ فرۆشیار بە تایبەتی بامە باسی فرۆشیار بکەین باشە فرۆشیار واتە نیشاندەر ئەوەی کە شتەکەی نیشانەدات لە کوردستانە کە بەراورد دەکەین هەستی پێەکەین ڕۆحێت و هەست و نەستی فرۆشیارەکانی زوو باشتر بوو لەوەی ئێستا کە ئەم سەردەمە سەردەمێکی کە خۆی بە پێچوانەوە بێ ئێستا باش بەڕاستیە بۆە ئێستا باشتر بۆ ئێستا باشە مامەڵەی خۆت لە سەردەمی عەرەبانت کە عەرەبانت پێ بووە و چوزانم ینی قسەیەکی شەیە گۆری و فرۆشت و هەموو شتێکە فرۆشتۆمانە ئەو مامەڵەی کە جارانت کرد لەگەڵ کڕیارەکانتە ئێستا هەمان مامەڵاکی لەگەڵ کڕیاری شوقەیەکتە وەڵاهی ئەگەر بەڕاستی ئەوە ڕابگەێنین نەخێر جاران زۆر باشتر بوون ئێمە لە کاتی خۆیان کە لەسەر عارەبانە وەک جەنابەت باست کرد من گۆرەی فرۆش بووم هەروەها زۆر شتی کەم فرۆشتووە بە تایبەتی ئەو بابەتانەی کە پەیوەندی بە پۆشاکەوە هەیە ئەو کەسانەی کە ڕویان تێکردین نەک ئێمە هەستمان ڕاکێشان بەڵکو وامان لە مشتەریەکانمان کرده بوو زۆر جار کە لە دوای ماوەیەکی کە هاتەوانێ ینی بە وشەی کوردی پەتی پێمانە و مشتری دایمی ینی بوو بە مشتری دایمیمان ئەو احترام و خۆشەویستی و زمان شیرینەی کە زوو ئەمانتوانی بەکاری بێنین لەم زروف و کاتە بەداخەوانێ ناتوانی بەکاری بێنی ئەو سەردەمانەی کە ئەگەر بڕۆینەوە بۆ هەشتاکان بە تایبەتی من لە 1970 لە ساڵی 1970 تا کە دەستگێڕ بووم حتا بازاڕی ئەو کاتە کە خۆتان باشەزانن وەک ئێستا بازار مۆدێرن نەبوو ئەم مۆڵ و مارکێت و شتە جوانانە نکرابووانە خەڵک زۆر یان دوکان نار بوو یان تۆ لەسەر عەرەبانێک شت فرۆشت بەڵام
هەڵس و کەوت و نەرمونیانی حتا نەک با ئێمە بڵێن فرۆشیار کڕیاریش بەو جۆرە بوو کە هەست بە ئاسوودەیەگە کرد نەک هەڵبەتە ئێمە زۆر بۆیە زۆر باسی کڕیار ناکەین ینی قسێکی تر هەیە لە هەمیشە کڕیار لەسەر حەقە. کاک بیلال تۆکو و ڕۆژنامەنووسیی ئابووری ئەو جۆرە مامەڵەی کە ئێستا ئەیبینی لە نێوان دوکاندارێک و فرۆشیارێکە کاریگەری لەسەر کوی گشتی ئابووری وڵاتەکە هەیە. دەستخۆش کاک دەرون دیارە بابەتەکە کرێ بڵێن بابەتێکی گرنگە بۆ گرنگە لەبەرەوەی کە پەیوەندی بە تاک بە تاکیەمە یان فرۆشیارین یان کڕیانی داواقع ئەوی کە بزێرە بەداخەوە لاریم کوردستان ئەوەی کە من سەیری یەکەم پێناسێکی جیاوازەیە بۆی کە چۆن شتە فرۆشی لەو پێناسی کە زانستی نوێ پێیگەشتووە لەوەی کە بازاری نوێ پێویستێتی وێ لە هەرمی کوردستانە نەڵێم هێشتا نە بازاری نوێ لە هەرمی کوردستانە بەو مانای پێناسە کراوە و جارێکیتە و نە فرۆشیاریش توانیوێتی بەو زانستە ئاشنا بێکە پێویستە چۆن مامەڵە بکات لەگەڵ یان باش ڕاستە بەشێکەڵێن لەنێو واقع هەیە لەنێو کۆمەلگا بوونی هەیە وەکو کاکمەلا لەوانەیە زانستەکەشی نەخوێن بێ بەڵام توانیوێتی نموزەجێکی زۆر جوان بێ بڵێ نموزەجێکی زۆر جوان بێ لەنێو کۆمەلگا ئەکرێ بڵێن ئێستا ئەوەی کە ئەگوزێرە لە هەرمی کوردستان بەداخەوە کارەساتە چونکە لە ئەرزی واقع زانست گەشتوتە قۆناغێک و ئێمە لە بەشێک لە پرۆسەکە لە قۆناغێکی دیکان کە ئەبێ تایە ڕابمێنین کە بۆ لێراین ئەبێ بخوێنینەوە بزانین لەکوێن بۆی باشتری بکەین. من پێشەوە بێمەنێو پرۆگرامەکەی تۆ ئەمڕۆ زۆرترین ریسێرچمە کرد چی لە هاوڕێکان لەوانی کە ئەمڕۆ بەرچاوم کەوتن کە تۆ چی ڕاتێکێشی لەوەی کە بڕۆی لە شوێنێکا شت بکڕی لەوەی وە چیش وات لێکە کە دوورکەویتەوە لە فرۆشیارێک کەشتی لێ نەکڕی وارووا لە ئەکاونتەکەی خۆم بەس ڕاپرسێکی کورتم ئەنجامدا لەو تقریبا ساعت و نیە دو ساعتێک پێشەوە بێمە پرۆگرام تا پێشەوە بێمە پرۆگرامەکەی تۆ یەک پرسیارم کردبوو ئایا تۆ تا چندێک لەگەڵ ئەو ڕائیە عامەی کاڵێ من ئامادەم شتم بە گران پێفرۆشن بەڵام لەفز و زمانت شیرین بێ 72% دیوانی کە بەشداریان کردو بە ڕاپرسێکی ئەلکترۆنی بە بەڵێونەخێر ئەڵێن من لەگەڵ ئەوام کە ئەگەر ئامادەشم پاری زیادە بدەم بەس لەفزی شیرین بێ لەگەڵما من ئەمەم لە ئەرزی واقع بینی لە هاوڕێکەکەم ئەمڕۆ پرسیارم کردووە کە خاوەنی دوکانە لەنێو هەولێرە دوو شاگردیەیە خۆی بۆ خۆی ئەڵێ کەفاعەت و باڵا و جەستەیان وەکو یەکە بۆ من بەڵام ئەڵێ من یەکێکیان 600 دلار یەدەمێکیان 400 دلار وتم بۆ وتی چونکە ئەمەیان ئەوەندە خولق و زەوقی و تااقەتی نییە بەدەم مشتریەکان بێ هەمیشە کارتۆنی پێداگرم زۆر جارێ ڕێزمەیە بۆ تواناکەی بۆی نەکەی بەڵام ناتوانێت مامەڵەیەکی تەندروست و جوانم بۆ بکە کە بتوانێت ڕوسورم کە زۆرترین کاڵا بفرۆشم بە پێچوانەوە 200 دلار زیادەم داوەتە کەسێک خۆشی باشە زانێت کە من لەوەشە ترسم کە لە دەستیژم دەرچێ بڕاتە دوکانێکی دیکە واتە زمانی شیرین پارەکە بۆ من ینی بە کورت و پێناسەیەک بەڵام ئایا لە کوردستان ئەمە بۆتەوەی کە ئەم زمانە شیرین بکرێت لەوەی کە کەسەکە ئەگەری زۆری هەیە بەشێکی هەر خولقێکی تایبەتی و کەسێتی خۆیەتی کە زمانی شیرینە توانایکی باشیە ئەدایکی باشیە بەڵام زمانی نوێ و هەروەها زانستی نوێ عقلیەتی نوێ لە هەموو ناوچەکە پێمانەڵێ کە ئەکری ئەمە بە زانست بکری ئەکرێ کەسێک ڕابێن ڕێوکاری لەسەر بێت کە من هەستەکەم هێشتا فەراغەیە لێرە ڕاستە کاجە من تازاوە بەسەر هات کاجە من هەڵبەتە ئێمە کاتێک کە ئەم تەوەرانە دەستنیشانەکەین بۆ بەرنامەی دەروون و دیاردە ئێمە پێمان وایە ئەم وڵاتە ینی تەنها بریتی نییە کاگمەلا لە نەوت و لەم باسە گەورە و گرنگانەی کە بەردەوام دارکاری مێشکی بینەری کوردی پێکرێ هەڵبەتە هاوپیشەکانی خۆم هەڵبەتە هەر لەم کەناڵە چەندین بەرنامە هەیە لەو بارەوە بەڵام کێمە باز لەم دیتێڵە وردانی کۆمەلگاکەین هەمیشە بەشێک لە خەڵک پێی وایە لە با بە تۆ باسی چیەکەیت خەڵک ئەوەی نییە و ئەوەی نیە هەڵبەتە ئێمە باسی ئەوەشمان کردووە بەڵام ئەم جۆرە بەرنامانەیە ئەم بابەتە ئەهێنێت بەرنامەی لەسەر بکەیت سپاس کاک دەرون بۆ میوانداریەتان ڕاستیە ئەو بابەتە ئەگەر وەکو دیتن سەیریکەی بچووک بێ بەڵام لە ئەرزی واقع زۆر گەورەیە چونکە ئەمە پەیوەندی بە کۆی ژیانی کۆمەڵایەتی تاکەکانی کۆمەلگاوە هەیە یعنی تۆ چەند پەیوەندی کۆمەڵایەتی دروستەکەی کە لە ژیانتا ئەبینی لە هەموو پەیوەندیەکانە ئەو هەز بەو شتە ئەەکەی ئەجا لە فەرمانگەیەک بێ لەگەڵ شۆفێرێکی تەکسیا بێ لەگەڵ تا پەیوەندی پێم وابێ پەیوەندی نێوان دکتۆرێک و نەخۆشێکی شەر تقریبا نەچێتە ئەو چوارچەوەی کە نەخۆشەکە مشتری ئەم دکتۆرەیانی بێ بزەبت بۆیە ئێمە ئێستا حەزەکەم ینی ئەوە ڕوونکەمەوە ئێمە ئێستا قسە لەسەر کۆی پەیوەندیەکانەکەین کە دروستە بێ ئەگەر ئەو خاڵە دەستنیشانکەین کە لە بازاڕە ئەبینین بڵێن فرۆشیار ئەو فرۆشیارە نییە کە پەروەردە کرابێ ئەگە ئێمە قسە لەسەر ئەوە بکەین ئەمەش دووبارە کاریگەری هەیە لەسەر کۆی تاکەکانی کۆمەلگا کە دێنە بازار لە ناوخۆ وە کۆی ئەو کەسانەشی کە لە دەرەوە وەکو توریزم دێن
بۆ ناو بڵێن ئەو وڵاتەیان ئەو هەرێمەیان ئەو شوێنە بۆیە بەڵێ بێگومان ئەوە شتێکە زۆرە هێنێ قسەی لەسەر بکرێ و بابەتێکە زۆر خەڵک پێویستی پێی هەیە نەک شتێک بێ ئێمە زۆربەی کا دەڵێن وازانی تەنها شتە مادیەکان پێویست بن نەخێر بە پێچوانۆک و کاکبیلانەڵێ کە لە ڕاپرسی خەڵکەکاڵێ ئامادەم پارێزی زۆر بدەم بەڵام کەسێک ببینم لەبەرم ڕێزم لێ بگرێ من ئێستا خۆم زۆر جار بینیومە کاتمە دوکانێک بڵێنەمەوێ کاڵایەک بکڕم یعنی لێ ڕاکەم لە شوێنەکە ڕاکەم لەوانەیە کاڵاکە ئەو شتە بێت کە من خواستم بۆی هەیە بەڵام کەسەکە ئەو کەسە نییە کە من ئەمەوێ لەگەڵ یا ئەو پەیوەندەی کەوتم درستی کەم خێرا ئەمەوێ لەو شوێنە بڕۆمە دەرەوە جاری وا هەیە ئەچێ دوکانێک ینی شتەکان نەک هەر تەنها لەو خاڵەیە ئەفۆمەوە بکەم فەرمو ئەچیتە دوکانێک نەسەیرتەکە نە لەبەرت هەڵستێتەوە لە کاتێکە ئەو دوکانە ماڵی ئەوە تۆ میوانی تۆ ئەگەر بچێ ماڵێک ساحب ماڵەکە ڕێزت نەگرێ لەبەرت هەڵنەسێت چی ئەەکەی لەو ماڵە یەکسەر ئەڕۆیتە دەرەوە دوکانیش بە هەمان شێوە پێویستی بەو ڕێزە هەیە ڕاستە مەلاسینیەوە لە کۆمپانیاکەی جەنابێت ئەو داتانت لایەن ئەو چۆنەڵی ئەو ڕیزبەندیەتان هەیە کە بەهۆی مامەڵەی خراپی مۆزەفەکانە کارمەندەکانە مشتریتان لێتە چی بێتەوە یا بە پێچوانەوە چکە ئێستا کۆمپانیاکەی جەنابە هەر بریتینیە لە کۆمپانیای خانوبەرە مۆبیلاتی ناوماڵتان هەیە ئەوەتانەوە ئەنی ئەو دیتێڵانی کە بەڕێزیان باسییان کردووە لە ئەرزی واقعاتیت ینی مۆزەف هەبووە کە کڕیارتان لێ بکە کاکە دەروون لە بازاڕی گەورەی کوردستانە حەزەکەم پێشەوەی جوابی پرسیارە کردمانە بازاڕە گەورەکەی کوردستان بە هەموو خاوەن پیشەکانەوە بە هەموو پیشەوەرەکانەوە تەنانەت ئەچمەوە بۆ لای ئەوەی کە تۆ باسی دکتۆرێکەکە یاخود باسی هەرشی کاکەی باش بەداتا ئێمە لامانە با بڵم لە یەکێتی و بەرنانی کوردستان 1970,000 ئێمە کەسمان هەیە کە ئاعتیمادی لەسەر بازار و لە بازاڕە ئیجەکە جا لە خاڵە سونوورەکانەوە بیگرە لە دەستگەڕێکەوە بیگرە لە شۆفێرێکەوە بیگرە لە خاوەن مەطعەمێکەوە بیگرە لەوەی کە ئێمە ئەبێ بە دیسانەوە بە بچینەوە بۆ ئەو مستەڵەحە بەکاربێنی بڵێن نیشاندەرەکانەوانەی کە ناویان فرۆشیارە لە هەرێمی کوردستانە بەداخوانێ بۆچی کۆمپانیا گەورەکانی ئاعتیماد ناکەنە سەر کارمەندی کوردستان بۆی بیانێنن لەو بەشانەیە دانێن لە بەشە گرنگەکانە کە پێڵم بەشی پیشاندان یاخود بەشی فرۆشتن ئێمە ئەم کێشەمان هەیە کە لە تەواوی ئەو ماوەی ڕابردوو من متابعی میدیاکەم ئەمە یەکەم جارە بیر لەواکرێت و هەر باسی ئەم بابەتە بکرێت لە لایەکی ترەوانەیە لە مەسەلەن زۆر دوور ناڕوین با بچین بۆ ئەردەن کە بەراوردێکی بەرامبەر بە کوردستان لە ڕووی دانیشتوان و لە ڕووی حتا جوغرافیشەوان بەڵێ تۆزە نزیکەکەیە بەدایان و بە سەدان معهەت هەیە بۆ پێگەاندنی ئەوەی کە تۆ چۆن ئەم جۆرە کەسانە دروستەکەی دوای بیان خێتە بەشی مارکتین و بەشی تەسویق و بەشی فرۆشتنەوانێ ئێمە بەڵێ بە دڵنیاوانەیە گەورەترین کێشەی کۆمپانیاکان ئەوەیە بەداخۆ هەر ئەوە ژوای کردو ئێستا حتا تەنانەت بەرهەمی خۆماڵی خۆشمان ئێمە نازانین وای لێ بکەین کە منافەسەی بەرهەمەکانی دەرەوە بکە تۆ کاتێکە ئێستانە منم یەکدون منەی زۆر بەسی دەێن بە برای خۆم سێرێکی بەشی مارکتینی ئەم کۆمپانیا گەورانەکە لە کوردستان هەر کۆمپانیا گەورەکان کە خۆمان بە موسسە ئازانین بڕۆ ژوورانێ کوردێکی کوردستانی ئەودی و هاتووە لە بەشی مارکتینە لێپرسای بەشی فرۆشتنە بۆ ئەوەندە ڕویان شیرینە ئەوەندە هەڵسو کەوتیان جوانە وەختێک کە مشتریت ئەو مشتریە نایڵێ لە دەستی دەرچێت لەلایەکی ترەوانێ هەندێک لە شەریکات ناچار بوون ئێستا چی بکەین منێکە کۆمپانیاکەی خۆمە ئەوانەی کە زۆر ئەفرۆشن بۆ نمونە بای $10,000 فرۆشێ سەر ڕای معاشەکەی خۆی نیسبەتێکینێ 2-3 لە سەتی ئەدەینێ بۆی فێری ئەویان کەین ئێستا لەو ماوەی پێشوو لە بەشێک لە بەشەکانی کۆمپانیای بەڕێزا من ئەم بابەتەم بە چای خۆم بینی کەسێکمانە بوو خەڵکی سلێمانی بوو هەر لە بەشی مارکتێنە خوشکێکی بەڕێزا کەسێکیشمانە خەڵکی کوردستانی دۆ هەر لە عینەن بەشە ئەوەی کاتێکە معاشی مانگانێتە پێشەوە ئەوەی کە خەڵکی ئێرانە معاشەکەی بەرز بۆتوانە سەر ڕای معاشەکەی خۆی بە حەقیەوەی کە زۆری فرۆشت و ئەڕوا بۆ مەسەرەن دووبارە معاشەکەی دوو ئەوەندە ئاکاتەوانێ بەڵام ئەوەی خۆمان ئەوەی خەڵکی ئێرە معاشەکەی تۆزێکی تر وەرەگرێ تا کێشەی گەورەمان ئێمە جاران من خۆم فرۆشیار بوون و بازار عارەبانەمە بوو تااقەتێکی زۆر گەورەمان هەبوو بۆ مشتری ڕاکێشان بۆ احترامگرتن لە مشتری وڵی مشتری شتی لێکڕیوم لە جادەی ئەو کاتە لە شوێنەکە بوو لە سلێمانی پیانەت بازاری خومێنی بەدەستی خۆم بۆم بردوێتەوە بۆ ماڵەوانێ بۆ چونکم وەک بۆم باس کردێتمە بۆ وەڵام مشتری دایمی خۆم بووە بەڵام ئێستا
زۆر جار من ئێستێمە شەریکات زۆر پێشکەوتون ئێستا زۆر بەمان بەشی مارکتینی شەریکە کۆمپانیەکانمان خستۆتە سەر مۆبایلەکانمان زۆر جار من سیرەکەم لێرەوانێ لە ناو مۆبایلەکەی خۆمانێ ڕۆم بە وڵاتانە لە دەرەوە سیرەکەم لە ئەوروپا لە وڵاتانی دەرەوە کارمەندەکەم کە دامناوە خەڵکی کوردستانی عێراقە بەداخەوە زۆر بە ناچارمە قساکەم زۆر بەداخۆ لەسەر مێزەکەی دانیشتۆ بۆ مۆبایلەکەی خەریکە بەڵام ئەوەی تریان کە دانیشتووە هەر چاوێکی کردو بە 20 چاو بۆی بزانەکەی مشتری ڕوتیەکات و چۆن دەستخۆش بتوانێت مشتێکە دەستخۆش پاکێجێکمان حازرە پاکێجێکی گشتیمان حازر لەسەرم بابەتە بابینەوی فەرموو. گرنگترین پای ئابووری شارستانێتی شار پێگە بازرگانیەکانە کە لەوێوە سەودای کاڵا و پێداویستیەکانی هاوشاریان دەکردێت بەڵام ئەم ئاڵوگۆڕە پێویستی بەلایەنی دووەم هەیە کە کڕیارە کەوایە ئەم لایەنە ئابوووریە لە سەردوو چینی کۆمەڵایەتی هەڵچنراوە بازرگان و کڕیار بەڵام ئاریشەی سەرەکی ئەم پەیوەندیە ئەوەیە کە لە کوردستان زۆربەی جار ڕۆڵی کڕیار لەم پەیوەندیە بە هەند وەرناژیرێت و بێڕێزی لە ئاستیدا دەکرێت ڕێزگرن و ڕەخساندنی کەشێکی گونجاو بۆ کڕیار لە دنیای ئەمڕۆدا هێندە گرنگە کە ساڵانە وڵاتە پێشکەوتۆکانی جیهان پێشبڕکەی لەسەر دەکەن و بە پلەی ئاستی خزمەت گوزارەکانی وڵات بۆ کڕیار دیاری دەکەن. نوێترین بابەتی ڕۆژنامەی لێس 25 باسی ڕێزبەندی ئەو وڵاتانە دەکات کە لەم بوارەدا سەرکەوتوو بوونە و توانیویانە کڕیار وەکو سەرچاوی سەرەکی داهاتی خۆیان وەربگرن. جا لەسەر ئاستی جیهان وڵاتی کەنەدا یەکەم وڵاتە کە ڕێز لە کڕیار و گەشتیارەکانی دەگرێت. هەر بۆیە یەکێکە لە وڵاتانەی خاوەن ئابوووریەکی بەهێزە. وڵاتی نەرویج لە ڕیزبەندی دووەمدایە و وڵاتی سویدیش سێمە بۆ ڕێزگردن لە کڕیار و گەشتیار. سویسڕاش چوارەمە و پێنجەم و شەشەمیش بەر ئوسترالیا و فنلەندا دەکەوێت. هەرێمی کوردستان پرۆژەی یاسای پاراستنی مافی بەکاربەری هەیە و پێشتر بەرچاو خراوە بەڵام بە هۆکاری جیاواز تا ئێستا پرۆژە یاساکە پەسەند و کارا نەبووە لە کاتێکدا دەکرا لە ڕێگای ئەو پرۆژە یاسایەوە مافی کڕیار لە بازاڕەکان دابین بکرێت. دەستخۆش هەڵبەتە ئێمە قسەکەمان ئەمە پاکێجێکی گشتی بوو لەسەر و بابەتە من پێم خۆش ڕێک چینە سەر ئەسلی مۆسوعەکە هاوکارمان کاکێشکی پرۆدیوسەر هەر بە مۆبایلەکەی خۆی راپۆرتێکی تاقیقی کردووە تەبان احتیفازمان بە ئەتیکی میدیای خۆمانەوە کردووە و دەموچای کەس دەرناکەوێت بەڵام دوو دوکانمان لە شاری هەولێر بە نمونێ ناوە دوکانێکیان کەمالیاتی سیارەیە دوکانێکیان میوەفرۆشێکە کە دەردی جەنابێ و تۆ خۆت بەدەستی شتێ بردۆتەوە بۆ کابرا بەڵام ئەم ڤیددیۆمان ئامادە کردو با بینەری ئەویش بین ئەو کاتە قسەی زیاترەکەین فەرموو. السلام عليكم. وصلنا سبرايت هاي أمانية؟ هي طبعا. أما تشي نوعك؟ أما أصلي هاي سبراي دجبو؟ هي. بتشنا؟ سيزر. أصلي شو هذا؟ شو عندريا؟ ألماني معناه أصلي. بزون وسرا والصين. أو إن كوش نبرة. أو لا سبراي معناه أو. كامل. أو سبيا خوي. باي. بزي هي طاية الزردة. هراو معناه برا هراو معناه حياة. بزون وعنا برا نايفوش مشي تيجي. تا سبراي هراو معناه تا دشبولا كوشنا هراوانية الصينية معناه. زردي شيء. هراوية برا. برا شو تي بتشنا؟ بام شوفي يزال ولا يبقى حوصو بنتاب. يزال تبكي الخير بتشنا. أصوب الله والله يقران. برام نافرش لنا في ديار مشترين دەستخۆش تابان دوکاناری سپراوشتەکە بار حاڵ سپراکە بۆگەن ناکە بەڵام شووتی فرۆشەکە ئەڵێ هەر نایفرۆشم چی لەو شووتیە بکە کاک بیلال ئەم دیاردانە چارەسەری ئاسانە خۆی لە ڕاستی ئەمە ناڵێن کوردستان وەزی بەو ئەندازێ بڵێن هەرم و خراپ و هەرم و ڕەشە ئەکرێ بڵێن شوێنە جوگرافیەکانش لە هەرێمی کوردستان دابش بووە لەوەی کە لە نێوان ڕاستە بەڵام ئێستا مەلایەسین باسەکات مەسەن کۆمپانیاکەی ئەمان سوزانم نمونەی کۆمپانیاکانی ئەمانیشێکی لە کۆمپانیا گەورەکانی کوردستان
ئەناڵێنن بەدەزەوەی کە ناچارن هەر چوزانم بیزات باشوور لی نازانین ینی هەر بەکاری نێن مەلا قسێکی کردڵێ نزیکەی سەر و 1950 فرۆشیارمان هەیە ڕاستەوە خۆیانەوانی کە لە نێو بازارن واتە ئەکرێ بڵێن یەک لەسەر هەشتی کۆمەڵگەی ئەمە لە نێو ئەو چینە کە لە نێو بازارە سەرکاریانێ ئایا ئەمە کۆی گشتی ئەمانەوان نە بە دڵنیایوانی چکە ئێمە بۆ خۆمان ێستا هەر یەکێک لای ئێمە نمونەی جوانشمان لایە نمونەی خراپشمان لە بەڵام باسی ئەوەکەن کە ئەم نمونە خراپە چۆن باش بکەین چکە زۆری نەمان بەدەستی نمونە خراپەکەەوە لە ڕاستیان ناڵێن واتە ئەگەر 5 دوکان وەربگرین یا 5 فرۆشیار وەرگین ئەکرێ بڵێن باشە پێوەرە ینی کە تۆ چیسا کەم تا زۆر هەمومان تۆزە دەرۆمان بینی ئەومانە هەتا وڵاتەکانی دراوسێمان یعنی فەرزە کە تۆ چویتە دوکانێک سیاری شتێکی وەرگرە بێ بیکڕی لێرە گەر بیکڕی احترام و شتەکە دەمێنێ گەر نەیکڕی بەلالوتەوە خافیزی لێەکە خۆی مەرج نییە لە ڕاستیا بێ هەم هاوڵاتی و هۆشیاری بۆ دروست بێ هەم فرۆشیاریشەوەی بۆ دروست بێ کە ئەکرێ ئەم کڕیارە تەنها نرخەکە تاقی بکاتەوە بگەڕێ لە چەند شوێنێکی جیاوازە بەڵام زمانی سەتایی قۆناغی یەکەم کە تۆ لەگەڵ مامەڵاکی ئەکرێ بدواتە قۆناغێکی دیکە من لە نێو بازاری تورکیا نمونەیە کرد بۆ بێنەوە لە نێو بازاری تورکیا لە دوکانێکە بەس ئەمەویست نرخی فەرش بزانم فەرشێکی ماڵان نرخەکەی بزانم کە نزیکی دوکانەکە بوومەوە یەکسەر ڕاستەخۆ کابرا بە ڕوویەکی خۆشەوە هات بەڕوومە کە ئەزانێ من لە زمانەکەشی تێناگەم ڕاستەخۆ چایەکی دا پێم کە ئەو چایە بخۆ کەمار بۆ خۆی دەرگایەکی گفتوگۆ لەگەڵ من ئاکاتەوە ئێوە پێم بڵێ خزمەت خۆی کە لە کوردیواری ئەمە ماڵێن سڵاو ئەو پەڕێتی لە عەرەبیە کەوترێت سەلام یان سلام و عەلەیکوم ینی ئاشتیم بۆ تۆ هێنا ینی دەرگای ڕووی خۆشەویستی و محیبەتم بۆ تۆ کردوێتەوە ئایا فرۆشیاری ئەمە بە ڕووی خۆشەویستی و محیبەت تێگا وەکو ڕیپۆرتی ئێوە بۆ نمونە دوو ئەڕۆیتە دوکانەکەەوە یەکەم کات سڵاوی کردی کە سڵاوی کردی ئاتە دەرگایەکی ئاشایی بۆ کردەوە کە ئەکرێ من کڕیار بم ئەکرێ قۆناغی داهاتووی بەدوا بێ نموزەجێکی دیکە پێشەوە بێمەنێ و پرۆگرامەکە هاوڕێکم خۆی بۆ خۆی ڤیددیوەکی باسە کرد ئەڵێ لە یەکێک لە فرۆشیارانی مۆبیلیات دەسەراستی گیانە ئەڵێ ئافرەتی خۆی کاتەوە نێو مۆبیلاتەکە و سیرەکە باوکێک لەوێ لەگەڵ گەنجێکە کە خاوەنی یان کوڕی ئەو مۆبیلات فرۆشەیە کە ڕاستە خۆ دوای سڵاوکردنەکە ئەڵێ من قەنەفەیەکم لەوە کوڕیوە قاچێکی شکاوە وەرنەوە قاچێ بۆ من چاکەنەوە ئەڵێ دوکاندارە کوڕەکە ڕاتەوە دواوە بیرەکاتەوە من قاچکاوی قەنەفەیەک چی بە من ئەڵێ لای من کڕیوتە ئەڵێ بەڵێ لایەوە کڕیومە خاوەنی دوکانەکە کە باوکە ئەسلێکەیە گوێگرێ لەم گفتوگۆیە ئەڵێ ئەزانێت دەموچای کوڕەکەی بێکادراوە ئەگەری هەیە بەڕوویە بپژێ جارێکی دیکە دەریکا لە دوکانەکە یان مامەڵێکی تەندروستی لەگەڵانەکە ڕاستەگۆ خۆی دێتە نێو گفتوگۆکە ئەڵێ قەنەفەکەت لای ئەمە کڕیوە ئەڵێ بەڵێ ئەڵێ چنێکە کڕیوتە ئەڵێ 10 ساڵ بڵێ 10 ساڵ کڕیوتە کوڕەکەت وەکو بڵێ ئاسابی زیاتر تو نەبێلەوە کەمە بۆچی 10 ساڵ پێش قەنەفەی کڕوێ سا تۆڵێ قاچەکەی شکاو بێ چایکەرەوە خاوەنی دوکانەکە کە پیاوە بەتەمەنەکە زانێت چۆن مامەڵاکە ڕاتەوەڵێ پێی سعات چەند بێن سعات 6 ئێوارە 7 ئێوارە ئێمە دێن تیمەکمان دێ قەنەفەکە بۆ تۆ چاکەنەوە کە ئەڕۆنە ماڵەوە وەستاوشە با لەگەڵ خۆی کوڕەکەشە با لەگەڵ خۆی پەیامێکی پێ بڵێ ڕۆنە نێو ماڵەکە و قەنەفەکەی بۆ چاکەکاتەوە و قاچەکەی بۆ هی نەکاتەوە لەو ئەسنا پیاوەکە ئێوێ مناڵەکەی خۆی تێبگەێنیاڵێ دوای قەنەفەکەی بۆ چاکردێتەوە لە ڕێوەڵێ کوڕمەزانی من کاتی قەنەفەکەم بەرز کردەوە لۆگۆی شەریکەکەی خۆمانەوەی شەریکەکەی بەرامبەرمانوە لای ئەوان کڕیشوێتی ئەڵێت کوڕەکە زۆر ئەڵێت تۆمە چیەکە ئەو کات لێوی احتیمالی لەو ماوەیە سەیەکێکە بێ بۆ دوکانەکەمانێکیکە مۆبیلیاتی بێ چی چۆمانە دوجار باوکەڵێ کوڕم ئەمە ئەنجامەکەی لە ڕۆژانی داهاتوە بینی چاوەڕوان بە چەند ڕۆژێکی بەسەراچی ئەڵێ هەرم ئافرەتە خۆی ماوەیەکی بەسەراچێ دێتەوە نێو دوکانەکە کوڕەکەی بینێک سەر ڕاستە خۆ لا بە ولاکاتەوە ئێوە نەیبینێ جارێکی دیکەڵێکە لەوانەیە قاچی قەنەفەیەکی دیکەی شکابێ ئەڵێ لەم کاتە باوکەکە وەکو بڵێ متابعەکەڵێ ئافرەتەکەی و جارێکی ئەڕاتەوە محیبەت و قسەیەکی خۆشی لەگەڵاکە دوایڵێ فەرموو بۆ چیاتی بووی وڵا من جارەکەی پێش و ئەوەندە ڕوتان خۆش بوو لەگەڵما ئەوەندە باش بوون لەگەڵما ئێوە منتان ناچار کردو ێستا هاتووم ئەمێ ماڵەوە کامل بگۆڕم قەنەفە و سیستەم و ئەو پێویستانی کە لە مۆبیلات لای ئێوە هەیە ئەمەوێ بیگۆڕم لای ئێوە بیکڕم ئەڵێ چی پەیامێکە لە پشتەوەی کە چۆن مامەڵەکەی لەگەڵیا ئایا فرۆشیاری ئەمە لەم مەسجەتیەکە لەم واقعەتیەکە میوە فرۆشێکە میوەگەنەکە بەڕووتا تەقێتەوە چارەسەری ئەمە ینی چارەسەری ئەمە چێ با ئەمە دیاردەکە تاو دیاردێکی زەقەوە ئەیبینین و ئەوە تا خاوەنی کۆمپانیایکی گەورە لێرێ و جەنابی شۆک و ئابووریناسێک جەنابەت وەکو توێژەرێکیانی چی بە و دوکاندارانە ئاڵێ ینی چارەسەری ئەمە چێت پێما بێ ئەم چارەسەرێک نییە کە چوزانم بە بەرنمەیەک چارەسەر بێت ینی دەردی مەلاوت هەبێت تۆ ماحەدیای بێ پەیمانگا هەبێ شوێنی ئەکادمی هەبێ لە وڵاتە خەڵک پێگەێنێت لەو زەوقە شخصیە بێتە دەرەوە مەسەلەن چوزانم دایان مەطعەم لە سلەیمانی هەیە جاری وایە خواردنەکەشی ئەوە نەخۆش نییە بەڵام لەبەر احترام و ڕێزی شێفەکە تۆچی چارەسەر چییە؟ بەڵێ کاک دەروون چارەسەر ئەوە نییە ئێمە وەکو نەخۆشێک بین بڵین دەرزیەکی لێ بینەوە یەکسەر چابێتەوە ئەمە پرۆسەیە ئەمە کللتورە ئەمە بووە بە بەشێک لە کەسایەتی تاکەکانی کۆمەلگا هەر تەنها فرۆشیاران وانین تۆ بڕۆ فەرمانگەیەک پێتەڵێ
ئیشەکەت زۆر ئەوڵە بەیانی وەرەوە یعنی بەیانی وەرەوە تۆ بیر ناکاتەوەی خۆی مۆزەفا گەر بەیانی بچێتەوە شوێنێکی ترە بە ئیجازە وەرگێ ئەبێت کاتێکی زۆری بۆ تەرخانکە ینی ئەمە پەیوەندی بە ئەوە هەیە کە ئێمە ئەبێ کۆی پرۆسەی پەروەەردە چاک بکەین هەم لە هەر لە حەزانە و ڕەوزە و قوتابخانە و زانکۆ ئێمە دەرچوی زانکۆمان هەیە لە ناو بڵێن دوکانێکە بە هەمان شێوەی کەسێک مامەڵە ئەکات کە هیچ خوێندەواری نییە کەواتە ئێمە زانکۆکانیشمان نەبووە بە شوێنێک کە تاکێک دروستکە لە کۆمەلگایە بزانێت چۆن بەرامبەرەکەی ڕازی بکەوە ڕێزی بگرێ من پێش ئەوە یەکێک بۆی باسکردم تی چوومە یابان وتی لە یابان شۆفێری تەکسی دێتە بەر دەرگاکە بڵێن هەڵتەگرێ ئەیوت خۆی دێتە خوارەوە ئەگە باران بێت چەتری پێ بۆی تۆ باران لێن نەدا ئەگەر نات بزانێت چی جانتایەکت پێ لێ دووەرەگرێ ئەی بعد دوای دەرگاکەت بۆ کاتەوە ئەچی دانیشی دەرگاکەت بۆ داخە آخر ئەوە بەراورد کە بە شۆفێری خۆمان کە تەزیلەکەی بۆ آخر سەوتە داتێ ئەزێت تەدا ئەمە زۆری فەرقەکەواتە چی فەرقەکەیە کەسایەتی تاکە یابانیەکە پرۆسەیەکی پەروەردەی تەندروستی کۆمەڵایەتی درستی کردووە کەسایەتی خۆمان لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی پەروەردەی خراپ ئەو کەسایەتی دروست کردووە کە بەو شێوەیە پەروەردەکراوە بەو شێوەیە مامەڵاکە بۆی ئێمە ئەگەر بمانەوە چارەسەرکەین وەکوتم نەخۆشێک نییە ئێمە دەرمانی بۆ بنووسین ئەبێ بین دانیشین لە ئێستا ئەو بەرنامەی تۆ بەشێکە لەو چارەسەرەی کە ئێمە ئەمانەیە بیکەین و باشکردنی زانکۆکان باشکردنی قوتابخانەکان چارەسەرمان مەلە ئێستا هەڵبەتێمە دوای ئەم قسانی جەنابە بەڕێوەبەری شارەوانی یەکی هەولێر وەرەگرم بابزانین بە چ پێوەرێک مۆڵەتێن بە دوکاننارێک ئێوەکو کۆمپانیاکی خۆتان ئێوە یعنی حکومەتێکی بچکۆلن هەستاوم بە چارەسەرکردنی ئەم کێشەیە یعنی چوزانم کارمەندەکانتان ڕاهێناوە لەوەی کە چۆنی تەعاملکردنیە ئەو کارمەندانە بە مەزاجی تۆ ڕایەت یعنی تۆ خۆت چۆن وەختی خۆی تەعاملێ کردووە ئەم کارمەندانە ژوار ڕاهێنی دیان پێوەری ستانداردی جیهانیتانەیە چوزانم چۆنی کارمەندەکانتان ڕایەنن چوزانم ئێستا موبیلاتێکی تازەتان کردو تۆ لە سلەیمانی پێم وابێ چۆنی کارمەندەکانە بۆ ئەوێ ئامادە کردووە تاکە دەروون بازاری کوردستان سێ چوار نوع بازارێک هەیە بازاری مارکە و براندە جیهانیەکانە ئەوانە خۆیان بۆ خۆیان پێوەریان هەیە تۆ کاتێک کە تۆ کارمەند وەرەگری ئەبێ بە پێوەرەکانی ئەوان وەریانگری وا بیشی نەری دەورە ببینن ئەمانە پەروەردەکراون بەڵام ئەمە مهم نییە ئێمە لە من حەزەکەم دووسێ قسە بکەم گرنگە بەلام بۆ بەرنامەیە باسی کەم بازاری هەرێمی کوردستان بۆ بازارێکی کەوتووە بازاری هەرێمی کوردستان بۆ بازارێکی فاشیلە بازاری کوردستان بۆ لە ناکاو 50 دوکانی کولێرە بە قیمە دروست دەبێت و دوای 3-4 مانگ نامێنێ بازاری کوردستان بۆ بازارەکە بەڕاستی خواز دەسەر مهمەوە لە پڕ هەموو سلەیمانیە بێ بەغەسل لە ناکاو بازارێکە بەداخەوە خواز دەسەری بەداخەوە خواز دەسەر ئەو بازارەی کوردستان بە بەراورد لەگەڵ بازارەکانی دراوسەکانمان من زۆر زیاتر ناڕۆم بازارێکی فاشیلە ئێمە کێشەکەمان بەس ئەمەیە کە ئەم بەرنامەی بەڕێستان ڕێتان خستووە وەرە سەیری کە ئەو دوکانارە بەڕێزە یاخود ئەو عەرەبانە بچووکە یاخود ئەوەی ئیتر هەر کەسە بە پێی شوێنەکەی خۆی تەنها دووسێ شت لە دەموچاوی فرۆشیارەکانی ما بەدیەکەی یەکەم بێمنەتی زۆر جارەوە کابرای شووتی کاڵە نایفرۆشم لێشی پرسۆڵە خوا ڕەزاقا خوا بۆی تهدید کردم ئەمڕە چەوە ئەست و فەسلی نیەکاکە بە هیچ پێوەری نە بە پێوەری من مەلە کە پێمەڵەن مەلانیم بەڵام زۆر شت لە مەلا فێربووم نە بە پێوەری دینی دوو یەکێکی تر لەو شتانە مەسەلەی غەشە بەداخۆ وەک ئەوەی کە بێمنەتیشین لە بەرامبەر بە مشتری ماڵەکەشتری ئاگادار بە لە دنیاە مشتری تەنها ناوی مەلیگ نییە لە یۆناان بە مشتریڵەن خۆر یەکێک گێت بۆ لات ناوی خۆرە لەوێ پێڵەن خۆر هات خۆر هەڵهات بۆ ئەبێت زۆر ڕێزی لێ بگری ئەوە ڤیتامینی گیانی تۆیە ئەوە ئەگەر شتێ لە تۆ بکڕیتر تۆ ئەو ڕۆژە بازارە بۆ دروست بووە بەڵام لەلای ئێمە زۆر بەداخەوانە سەر ڕایەوەی کە تعاملمان لەگەڵ مشتریە زۆر تعاملێکی ناتەندروستە تووشی کێشێکی گەورە بووین ئەوەش ئەوەیە ئەو کەسانەی کە دانی لە شوێنەکانمان ڕەژەکەن دەخەڵک تۆ سەیری کە لە کابرای عەرەبان چێوانە سەیر باشە بەس کاکە دەروون خۆ ئێمە هەمومان بەم ئاخری هەمومان دەرەوەمان بینیوە ئایا ئەو میوەی سەرجادانەی کە لە وڵاتانی دەرەوە هەیە ئەو میوەی سەرجادەی ئێمەیە ئایا ئەو دوکانان سۆپەرمارکێتانەی کە تۆ کاکە وەرە بچۆرە بۆ نمونە شارێکی ئێران لەگەڵ شارێکی عێراق جاری وایە 2 کیلۆمەترێکی فەرقە 2 کیلۆمەتر بە 2 کیلۆمەترەگەی بچۆ سەیرێکی دوکانەکەی ئەو کە هەر کە ئاچیتە ژوورۆ زەوقە بۆ دروست هەر مەریوان و پێنجەندەی تۆڵی 2 کیلۆمەتر ئەفونکە نەک پێویستی بەوەیە خاوەن دوکانەکە
فرۆشیارەکە ڕێزی لێ بگرێت بەرهەمەکانی ڕێزە لێگرن بە شەوق و زەوقەکەی کێشەیەکی تریشمان هەیە لە کوردستانە کە بەداخەوانێ زۆر باسی لێوە ناکرێویش ئەوەیە زۆر جار خاوەن کۆمپانیەکان یەکێکە خاڵۆزایەکی خۆی بە مەحسوبیت خەڵک دانێن ئەم خەڵکە بە قابلانەی کە زمان شیرینن کە ئەتوانی لە بەشی مارکتینە ئیسفادان لێ بکەیت لە هەڵس و کەوتیان لە زمانیان کاکە برا ئەزانی چۆنێ لە هەموو دنیا کە ئێستا شەریکاتی گەورە جاری وایە ئێستا لە شەریکاتی گەورە بۆ ئیشێکی گەوران بۆ پرۆژێکی گەوران نیسبەتێک دانێن بۆ میدیا نیسبەتێکیش دانێن بۆ ئەو مشتریانەی کە هەیە نەک بۆ ڕیگلام نیسبەتێکی گەورە دانێن بۆ ڕیگلام بۆی بزان چۆن پیشانی دانێن بەڵام نیسبەتێکیش دانێن بۆ ئەو کەسانی کە دایان ناون لەو بەشە بە تۆڵەوە تۆ معاشەکەت ئاگادار بە ئەمە لە دنیای ئێستاوالیاتەوە معاشە حەقیقەکەت ئەوەندەیە ئاگادار باگەر تۆ سەرکەوتنە بەدەستێنا لە فرۆشتنا ئەمەش جایزەی تۆیە ئەمەش مکافئی تۆیە ئێمە لە کوردستانە کاتێک کە سەیرەکەین بڕۆ ناوجەرگەی بازاڕەوانەیە ئەوەی کە ئەی بینین تەنها دووشت ئەبینین بە چاوی خۆمان بەداخەوانێ بڕۆ سەیری بەرهەمەکانمان کە غەشی تایە عەزەتی خەڵکی پێدەین دوو بێمنەتێکی زۆر گەورەژە بینین لە بازاڕەکە زۆر بەداخەوانێ ئەو بێمنەتێک گەشتوتە ئاستێک بازاڕەکەمان ئەو بازاڕە گەورەی کە 5 ملیۆن کەس بەکاربەرە لە هەرێمی کوردستانە بەکاربەرە بۆچی بۆ بەرهەمەکانی دەرەوانەیە ئێمە وامان نەکردووە لە کوردستانە تەنانەت تاوەکو ئێستاناش ئەو بەرهەمی هەندێک بەرهەمە ئێستا لە کوردستانە دروست بووە بەداخەوە بەرهەمانی کە بەرهەمی خۆمانە جاری وایە بەرهەمی دەرەوە ئازاری ئەو بەرهەمانەمانیان بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی خۆمان تێگەیشتنمان نیە بۆی کە چۆن توان ئەم بەرهەمانەمان بازاڕی بۆ پیاکەین ڕاست دەستی خۆش بێ مەریوان هادی شوانی بەڕێوەبەری شارەوانیەکی هەولێر ئەمە ئەوە لێ پرسم جەنابتان بەرپرسن لە مۆڵەتدانی ئەو دوکانانەی کە لە شاری هەولێر ئایرێ هەڵبەتە هەروەکو پۆستەکەی جەنابیش لە سلەیمانی و شارەکانی تریشەیە ئایا ڕەچاوی ئەو خاڵە ئەکەن ینی ڕەچاوی چۆنەڵی سلوکی ئەو دوکانارە ئەکەن کە مۆڵەتەکەی ئێنیان مۆڵەتەکە تەنها مۆڵەتێکی ڕۆتینیە و بۆ دوکان و دیوارەکەیە ینی هیچ پێوەرێک هەیە بۆ کەسەکە چوزانم ڕەنگە کەسێکی نوقسان عقل بێت چوزان کەسێک بێ بە تەبیعەت نەخۆشیی لەگەڵا بێت خۆی تووڕە بێ ئایا پێوەرتان هەیە بۆ کەسەکان بیان مۆڵەتەکەی ئێوە تەنها مۆڵەتێکی قاقەز و قەڵەمیە و بۆ چوار دیوارە فەرموو سڵاو لە بەڕێست و لە میوانە بەڕێزەکانی شتکاک دەروون تەبیعی من وەکو بەڕێوەبەری شارەوانیەک کە لە ناو سنووری بەڕێوەبەرایەتی شارەوانی ئێمەدا نزیکەی 11,000 یەکەی بازرگانی هەیە بەداخەوە تاوەکو ئێستاکە هیچ پەیوەندیەک لە نێوان شارەوانی و خاوەن دوکانەکان نییە بەوەی کە ئێمە زیاتر ڕاستەوخۆ عیلاقەمان بە خاوەری دوکانەکان واتە بە ساحب مولک هەیە و ساحب مولک سەرپشکە لەوەی کە دوکانەکانی خۆی یاخود مڵکەکەی خۆی دەیدا بەشێ یاخود نایدا بەشێ تەنها ئەوە نەبێت ئێمە وەکو شارەوانی ساڵانە ئەوانەی کە پەیوەندیان هەیە بە مۆڵەتی دەرهێنانی مۆڵەتی تەندروستی وەکو لە بۆ نمونە چایخانە و کافتریا و خواردنگە و سەرتاشخانە و ئەوانە کەوانەی پەیوەندیان هەیە بە دەرهێنانی مۆڵەتی تەندروستی پێویستە ساڵانە سەردانی شارەوانی بکەن بۆ دووبارە نوێکردنەوەی مۆڵەتی تەندروستیان و فەرمانگەی تەندروستی هەولێر بە هیچ شێوەیەک مۆڵەتی تەندروستی بۆ هیچ یەکەیەکی بازرگانی نوێ ناکاتەوە تاوەکو پشتگیری شارەوانی نەهێنێت ئەوەی کە مەبەستمە بڵێم ئێمە وەکو شارەوانی تەنها سەرپەرشتی وەکو دەڵێ واجیهە و چۆنیەتی دوکانەکان و دروستکردنی کەپر و یاخود نۆژانکردنەوەی لە ڕووی وەکو دەڵێ کوالیتی و لە ڕووی دروستکردنیەوە سەرپەرشتی دەکەین ئەوەی کە جەناب باسی دەکەی زیاتر لەوانەیە پەیوەندی بە ئاسایشەوە هەبێت ئەوان زیاتر سەرپەرشتی ئەوە دەکەن ئایا ئەو دوکاندارە چی تێدا کار دەکات و ئایا ئەوانە سابقەی قەزاییان هەیە یاخود نە دەستخۆش کاک بیرالۆک و ینی زانیاری جەنابە ئاسایش مەسەلەن بەڕێزیان باسی کاگمەریوان باسی ئاسایشی کرد پێم وابێ ئاسایش لەسەر سلکە ئەمنیەکان قسەی هەیە ینی تا ئێستا وەکو جەنابەت ئاگادار بیت تا ئێستا مەسەلەن بۆ نمونە من لە دوکانێکا مامەڵەیەکی ناشرینم لەگەڵا کرێک نەگەوەی کە من شکات کەم بڵێم شکم هەیە و دوکانە کامێرایەکی داناوەیە چوزانم شکم هەیە کە دەرمان ئەفرۆشەیە شکمەیە کە شتێکی دەکات بەڵام مەسەلەن بۆ نمونە لێم وەرەگیریە لێم قوبوڵەکرێ بڵێم وڵا فلان دوکان مامەڵەیەکی ناشرین لەگەڵا کردم بە بەداخەوە نییە بوونی نە لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئەگوزارێ ئەوە وە کاگمەریوان من پێم وانە ئاسایش بەو دیوەی کە خزمەت بە
ئاسایی خزمەت بە کۆی گشتی پرۆسەکەکە کە بارودۆخی ئەمنی و استقراریەتی ئەمنیە و گومانشەکەی خۆیان بڵێ وەکو من چۆن کڕیارم ئەگەری هەیە گومانی لەسەر من بێ ئەکرێ لەسەر خاوەن دوکانەکە ژواتە پرۆسەیەکە ڕەبتی بۆ نییە پەیوەندی نێوان من و کڕیار ڕێبقا بەشێکی وەکوتمان لەسەرەتا دووبارەی ناکەمەوە زانست و پرۆسەی زانست ئەکرێ بڵێن ئەمە ئەبێ کاری لەسەر بکرێ و ڕێک بخرێتەوە کە پارە من زۆر جارێ ئەڵێم پارە دەرێنێ ینی بە چۆن پارە دەرێنێ لەوانێ بڵێن چۆن ئەکرێ کاک دەرونێک بیلالێک کاکیاسینێک کاکی ئەمنێک هەر تاکێک لە ئێمە لەو پیشەی کە خۆیان بوونی هەیە ئەگەر خۆی ئەبدەیت نکاتەوە دەورات نەبێنێ خول نبینە ڕایەنان نەکا ناتوانێت ئەکتیڤیتی خۆی بەرزکاتەوە باش بێ بۆی بتوانێت دانانێکی باش بکات بیلالێک ئەگەر لەو چوارچەوە میدیای خۆما بمێنمەوە وە ساڵانە یان 2 ساڵ جارێ ئەبدەیتێکی میدیای خۆم نەکەم بە تازەترین زانیاری میدیای ئابووری ئەکرێت ساڵێکی داهاتوو کەناڵێکی باش پێشوازیم لێ نەکە گرێ بەستێکم لەگەڵا بکە بەڵام ئایا فرۆشیاری ئێمە خاوەنی کۆمپانیای ئێمە سەرمایه‌داری ئێمە تا چنێک ئامادەیە پارە لە کارمەندێکی خۆیان سەرف بکات لە کاتێکا بۆن منە کۆمپانیا کە منەچم گرێبەستی لەگەڵاکەم گرێبەستێکی 2 ساڵم لەگەڵاکات بەڵام ئایا لە بەشە گرێبەستەکات لەکوێیە ئاماژە بەوە کراوە کە ڕاهێنانێک ئەبێ ببینم لەسەر تێچووی ئەم کۆمپانیایە دەوەرەقەی تێ بچێت 200 دلاری تێ بچێت هەر چنێکە خۆی دیاری کرۆ کە پێی وایە چونکە من دوجار بەرژەوەندەکانی کۆمپانیاکەی ئەو پارێزم دوجار نوێنەرایەتی ئەوەکەم وەکو چۆن پامنێرێک مایکێک بەدەستێتی نوێنەرایەتی کەناڵێکەکە لە شەقامە وەکو چۆن پێشمەرگەیە کلاشینکۆفێکی لە شانە و وەزارەتی پێشمەرگە دوکاندارێک فرۆشیارێک ئەبێ نوێنەرایەتی کۆمپانیایەک و گەورە کۆمپانیای بکە منە ڕۆمە دوکانەکەی مۆڵەکەی یان کۆمپانیاکەی یان مۆبیلاتەکەی کاک مەلایاسین ئەبێ بۆ چاووە دوجار لێ ڕوانم کە ئەمە کۆمپانیای بەڕێز مەلایاسینە ناوی بەڕێزەکە بۆ من گەورەیە داتەشوێنەکە بۆی ئەبێ ئەو فرۆشیارەکە لێدانرابێ نوێنەرایەتێکی ڕاستەقینە ئەو بکات لەوەی لێ ئێرە من ئەیبینم بەداخەوە پارە سرف ناکرێ ینی خەرج ناکرێ بۆی کە شخصەکەی تۆ جەنابە گریمان کۆمپانیاکەی مەلایاسین هات چوزانم دەورێش یا خولێکی بۆ کارمەندانی خۆی کرد بەڵام ئەی چوزانم ئەو میوەفرۆشە چێ خولی پێ ببینێ ئەو میوەفرۆشە بەشێکی ئەستوی حکوومەتە من یەکێک لەو خاڵانەی کە کاک مەلاوتی وەکو جەنابی شدوتر لە ناکەیە کۆشار یەک جارە بێ بە غەسل یەک جارە بێ بە نانەوە یەک جارە بێ بۆ چکە چاولەکەرێکی زۆر هەیە بەداخەوە لە ئەنجامی و فراغەشی کە دروست بۆ گەنج پێی وایە مادام ئەگەر گەڕەکەی ئەو مرۆژ فرۆشێکی بینی چوار کەسی بە دیارە وەسا بێ دوکانێکی مریشکیە بێ لە تەنیشتیا لە کاتێکا بێمە حکوومەت مۆڵەتی باتی وەڕێکی بخا وەکو چۆن ماپ و نەخشەی دیاریکردنی جوگرافیا و سنوورەکان هەیە لەسەر ئاستی گیان نەخشە و ماپی فرۆشتنی مریشک فرۆشێن نانەوەخانەیەویستی بەنان چەند نانەوەیە ینی گەڕێکێک کە بۆ نمونە 200 خێزانیتیای ئەبینی پێش نانەوەخانەی لێ وەکو چۆن گلەیمان هەیە ئەڵێن 2 مزگەوتی تیا دروست کراوە لە کاتێکە یەک مزگەوتی کتفایە شوێنی وا هەیە مزگەوتێکی تیانە بە هەمان شێوە بۆ دوکاندار و بۆ مۆڵێکی ژوای کە دوجار حکوومەت هۆکارە لەوەی کە من زیانم بەرەکەوێ من یەکی هاوڵاتی کە ئاستی سەقافیم لاوازە ئاستی ڕۆشنبیریم لاوازە ئاگاداری بازار نیم ئاگاداری ئەم کێبەرکێتونە نیم ئاگادار نیم هاوڕێکەم کە خاوەنی دوکانەکەی سەرمایەکەی چنێکە من ژەچم لە تەنیشتیا دوکانێک دانم هەر ئێوارە 2 ڕۆژ 3 ڕۆژ و ئیفلاسیەکەم و تێچوویەکی زەرزیانێکم بەرەکەوێ خاوەن مڵکێک ڕوبەڕووی مەترسیەکەمەوە بۆی ئەمە بێ حکوومەت ڕێکی بخاتەوە چاکی بکە وەکو چۆن بەڕێوەبەرێکی شارەوانی ئاماژە بەوەکە ئەکرێ شارەوانی ئەم ڕۆڵە ببینێتەوە جارێکی دیکە باس لەوە بێ کە سنوورە جوگرافیاکان چۆن بەسەر فرۆشیارەکانە دابش بکرێ ئەمەکەمۆزەفی زۆریان هەیە چوزانم بەشێک لە مەسەن چەند بەڕێزی چۆک و کاجەمنۆک و کۆمەڵاز بێنن بەڵام ژمارەی ئیسفادە لە تاقەی مەلایاسین و نمونونەکانی بکەن کاک دەروون ئێمە لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتێکمان هەیە بە نێو بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی چاودێری نرخەکان کە ئێمە هەر دنیای کاول بووەوە مەترسی لەسەرەوە کارەسات چێکە هێشتا چاودێری کۆ کۆنتترۆل نەکراوە بە نێوی بازاری ئازاد بەڵام لە هەمان کاتە کۆمەڵێک بەڕێوەبەرایەتیمان هەیە لەم هەرێمی کوردستانە ئەکرێ بخرێنە خزمەتی ئەم چوارچیەوە چکە ڕێخستنێکی سەرەتایی ئەگەر بکرێ خۆناغ بە خۆناغم پێم وایە ئەو مەترسیێنێ چکە هەرێمی کوردستان و ژماری دانیشتوانی بەو ئەندازەیە نیە تۆ بڵێ یەک کاتە ساڵانە هەرێمی کوردستان ئەکرێ بەڕێوەبەرایەتێک دیاری بکرێ بۆ ماوەی 5 ساڵ بە قورسایەکی باشە بەشێکی مەلایاسین ئەو بێمنەتی کە جەنابە باسیێکرد ئەو بێمنەتیە بەشێکیەوە نییە کە بۆتان لواوە مەسەلەن بۆیە هەر بەردەوام و چوزانم بۆ شەگرنگ نیە تۆ پرزایکی دەردی خۆت و تۆ پرزایکی خۆت لە مۆبیلاتەکە داناوە یا لە شەریکەی فرۆشتنی شوقەکان داناوە یعنی لە ساڵانی ڕابردووە پێشەم قەیرانە شوقەکە بە هەواوە ئەفرۆشرا لەبەرەوە بەشی مارکتینی کۆمپانیەکانی ئەمان پێویستیان بۆ نەبوو کەسێک بانکەیت و مەسەلەن چوزانم خەریتەکەی پیشانات و بڵێ ئەمە وایە و ڤیۆکی وایە و دەرگاکی وایە ئەنی جۆرێک لەو بێمنەتیە ئەوە نییە کە ئیشتان هەر ئەڕوایانی مامەڵەتان باش بێ و خراپێشتان هەڕوە تا کۆتایی 2013 بەڵێ بەڵام لە دوای قەیرانی گەورەی کوردستان ئێستانە بەداخوانێ من ئەوە ئەڵم خاوەن دوکانەکان بەڵکو فرۆشیارەکان خاوەن کۆمپانیا گەورەکان هەمومان ئێستا منەتبارین کە یەکی ڕوومان تێکات پێشتر بڵێ ڕۆڵایەوە بێمنەت ئێستا من جاری وا هەیە بەشەوە ئەڕۆم بۆ بەعزێ لە شوێنەکانم ئەوانەی کە
وەک بۆم باسکردی زۆر شوێنمانەیە ئەلحەمدوللا کە شتە فرۆشین خۆم ئەڕۆم بۆ ئەوێ ڕوابکە ینی مشتری ڕاکێشان کاکە دەروون فەنە بەدا ئێمە کێشێکی زۆر گەورە باش لە ڕاکێشان تۆ گوێرە برای خودگرە من ناچارم ئەوە باسکەم لە هەولێر چەند شوێن ناوبانگی دەرکردووە لە کەبابخانەکان چەند شوێن ناوبانگی دەرکردووە لە شیرینی خانەکان چەند بڕۆ ناوبانگەکەی تەنها کوالەتی و ئەو مادەنێکی فرۆشێ ناوبانگەکەی ئەوەیە ستافێکی هەیە ستافەکەی بەڕێزن ڕێز دە خەڵگەگرن ڕاست من کێشەیەکی تر هەیە کاگویلالی شارەتی بەشتێکردن بەلامە زۆر گرنگاترسم لە بیرم چێتەوە کە من زوو ئەما خەمە ئێرە و لێرە ئەگەڕمە بۆیەوە بۆی شتم بیر نەچێتەوە باش بازاری کوردستان نەقسێکی تایە کە پەیوەندی بە حکومەت و کاربەدەستانی وڵاتەکەمان ئەو هەیە بەرامبەر بەوەی کە بەداخەوە زۆر بەداخەوە ئاڵێم تۆ سێرێکی دیمەنی ناو بازارمان بکە سێرێکی دیمەنی مەسەلەن دوکانەکانمان کە یعنی با ئێمە تەنها گلەی لەوە نەکەین کە ئێمە بێڕێزین بەرامبەر بە مشتری بەڵکو زۆر جارەیە مشتری لەو زەرەرەی کە لە بەرامبەر ئەوەی ئێمەی فرۆشار لێیەکەوێت هەندێکیشی پەیوەندی بە حکومەتەوە هەیە ینی کە سەیری ناو بازارەکەی نەم عەرەبانانەی کە لە بازارە هەشتی لەسەر فرۆشرێت لە هەموو دنیا بڕۆ سێری کە بڕۆ بۆ وڵاتە دواکەوتەکان کە لەم ئاخریا پێشکەوتن هەموو عەرەبانە زۆرێکە ئێستا بە سپاسەوانێ لەم یەک دو ڕۆژە دوێنێ کۆبوونەوەیەکی زۆر باشمانە بوو من و سەرۆکی دەستێ و بەرهێنان و وەزیری شارەوانی و لەگەڵ وەزیری دارایی باسی هەندێک بابەتمان باس کرد یەکێک لەو بابەتانە وەزیری شارەوانی ئێستا هەولێر شتێکی کردو دەست پێشخەری کردو هیوادارم سلێمانی دووەکیش بیکە عەرەبانە هەمیەکەن بە یەک جۆر عەرەبانە وەزارەتی شارەوانی خۆی عەرەبانەکانی کڕیوە دوکانارەکانیان عەرەبانەکانە کڕن نیسبەتێکیان لەسەر دانا ئەو عەرەبانەیە کە فرۆشیار بتوانێت مشتری لەسەر ڕاکێش ئێمە بەڕاستی بێت دوکانەکانی ژوا لێ بکەینەوانێ من لێرە دەستخۆشی گەورە لە نەورۆز مەولود دەکەم کە ئەو هەنگاوی ناوە بە هاوکاری شارەوانەکانی بەڵام تۆ سێرێکی بازار کە تەنها ئەوە نییە خاوەن دوکانەکە یاخود خاوەن کۆمپانیاکە تۆزە بێمنێتە بازار شڵەژاوە پێویستی بە ڕێخستنەوە هەیە ئەم ڕێخستنەوەش من وا هەز دەکەم تەنها بە ڕێنمایی وەزارەتەکان ناکرێ ئەم بازاری کوردستان کە ناوی بازاری ئازادە ئێمە بە ڕەحمەت بێت جارێ هزار ڕەحمەتی لە بێت جارە لای مام جەلال بووین باسیەوەی کروتی بازاری بەناو ئازاد بەناوی ئازادی بازارڕۆ زۆر شت ئەکرێ ئێمە کارەساتمان دروست کردو بەناوی بازار بەناوی ئازادی بازار ئێمە بووین بە جەردا بەناوی ئازادی بازار ئێمە بووین بە مافیا بەسەر خەڵکەوانەیە تۆ سەیری ئەوەکە جاری وایە ئەو مشتریانە کە شتیانە دێنێت چۆن هەڵیانە خەڵەتێنین ئەوەی کە ئەیتێ لەلای تۆ وەک ئەوەی کە ئێستا من لەو دیمەنایە بینیم شتێکی دەیتێ و هزار درۆ دەلەسا ئەەکەیت هەتاوەکو قەنعاتی پێکەی بەڵام کەی باتە ماڵەوە بەڕاستیەوەوانە ینی ئەمە ینی هەمیشە من ئەم قسەکەم کاتێک کە بەرنمەیەک دروستەکەین ستارتی بەرنمەکەوەڵی بەرنمەکە لەگەڵ تیمەکەمان کە قساکەین هەندێک جار بۆ خۆمانەڵین ئەڵین ئەمە بڵێ بەرنامە هەڵبگرێ بەڵام کەینە ناو بەرنمەکەەوە بەڕاستی زیاتر لە بەرنامە هەڵەگرێ بە جۆمان لە هەندێک هاوڵاتیش بێ با بڵین کڕیار بێت بابزانین معاناتیوان چۆن چۆنیە بەدەست هەندێک دوکانی ناوبازارەوە فەرم لە جۆری مامەڵەکردنی دوکاندارەکان ڕازیت لە زۆریان رازی لە مامەلەکردن بەس مشتری شێدە زۆری زعجە دوکاندار شێ زۆر عسەبیە ئەن دوکاندار شێ خەڵک لێ رازینە ڕاستیورم بە خدای باش عیبیان نیە هەروە دەبێ ینی ڕەمەزانە طبعا ماندی دەبنەوانش گەرمایە باشە احتیاطی ینی زۆر چاکن الحەمدلله باش بۆ نمونە من ئێستا شتم کڕی دوێنێک ڕۆیمە ئێستا بردوانێت و ڕۆبێت من وەری ناگرمەوە باشە من دیوامون منیش پارەم پێیاوە ماقول نییە تۆ وەری ناگریتەوانێ ئیتر زۆربەیان وان یان نەڵەن بە ڕۆژوم تووڕابن بە شێوەیەک بڵێ سیتەرێرێکەوە ڕایەکێ هەر دوکانانە لە ڕووی مەزاجی خۆیەوە بەبێ تەحملی خۆی چۆن ماوەڵە لەگەڵ مشتریەکە چۆن مشتری دڵات شێوە خۆی مشتریش هەیە تەحملەکە هەیە تەحمل ناکە هەیە خواردنەکەی بەدڵە هەیە بۆ پاکوتەمیزی زیاتر لەبەر ئەوانەیە دەچی دوکانە باقۆلی مەسەنە خەضڕەوەتی تشتێکی یعنی هەر تشتێت بچی بۆزۆکە ڕبعکەویە زێدەیە دوکانە جلکۆ یە گرۆنگری دوکانە دیە گرۆنگری یعنی ئەم حەزکەن ئەم حەشکەن شلۆی حکمەتێ چۆفدەریەکۆ جدی لێ بێتەکردن خەدانێ دوکانێ دەبووم لێک دەت نظام ئەوە هەندە دلۆرەوە برۆی عزیز تو بووم بۆ حسابۆتە نوکانەکە بووم سعرەوەی مناسب کە و دۆنە لەسەر تشتێت و مەسەلەن تو دنیا دکانێ دە بفروشی دۆ خەلکێ مە بشێت زۆنی سعرەوەی بچەندە بەرکەم دێم ئەسم پێچێنەوەی بڕم دەستخۆش با یەجگاری بۆی کە قسەی ئەخیرمان بکەین وە ساعتێکی بەردامەکەمان خەریکە ئاڕوات با گوێک لە دوکانارەکانیش فەرم تۆ
تۆ دوکاندارێت چۆنی سەری کڕیارەکان تەگەی ئەمە کە مشتری دێتە لای ئێمە ئەمە زۆر بەڕێزەوە قسەی لەگە دەکەین شتەچی بێت شتەکەی لۆ دەی نەخواری لە پێدەکە بەدری بوو دەبە بەدری نەبوو نایبە زۆری لێ ناکەین ینی بە تۆبزی شتەکەی بدەین پێوەکەین و مشتری سەرچاوی داهاتە ینی کە دێتە ئێرە ئەمە زۆر ڕێز لێ دەگرین ئەمە دایمە دوکاندار چای لە دەستی مشتریە مشتری ئەوەی کە دێتە لامان دەبێت احترامی بگرین ئەوەش یعنی ڕێزی بگرین چگەر ڕێز لەو نەگەت معناوی ڕێز لە خۆت ناگرین لەو حالەتە دەبی هەردوو لە ینی بەڕێز زۆر شەکە زۆر جار هەندێ ینی مشتری دێ ئیزعاج دەکە یان ئوسلوبی ینی زۆر خۆش نییە بەس ئێمە هەر دەبی ینی تەعاملی لەگەڵ بکەین لەگەڵ هەموو کڕیارێکە کە سەردانمانەکە تەعاملێکی زۆر ڕوون و وازەحە بەپێی ویست و خواستی مشتریەکە ئەو شتی ئێوێ تەقدیمەکەین ینی تەعاملێکمان نییە بڵێن چۆنەڵێ هەربمانێ ئەوەی خۆمان ئەمانێ لە دوکانە بە مشتریەکەی بفرۆشین بەڵێ تەعاملمان لەگەڵ مشتریەکانە ئەوەیە کە ئێمە بتوانین شتێکی دەستخێکی جوان بدەین بە مشتریەکان بەدڵی ئەوان شتەکانیان بینێ و سیارەکانیش ماقول بێت پاڵێنشتیان زۆر لەسەر گران نەکرێت ئەمە فروشی ڕۆسیان بینین ئەو کریۆریدمە بزەحمەتن ینی تشتە حەدەتکردن ئۆن ینی بوو بگۆ بێ بوو بوەزعدۆ gelek porê xwe yanî sarfnogan. خلق زحمته تشتياطات كرت جلا يعني مجادله وجلا صار تشتي كرياري حتى تشتكي تكرت يعني بزحمته يعني جلا محاولة يكون تشتي ارزون بد مەلایاسی هەموو لێدوانەکانی گوێ لێبوو تۆ وەک خۆت وەلەو پێشتیش باسمان کرد کە چۆنەڵی جۆریان بەردامانە و بە زەڕور زانی تۆ خۆت ینی بۆی کە بینەر و خاوەن دوکاندارەکان و هەول لەو میوەفرۆشی بە ڕێزی شێوەکە وتی هەر نایفرۆشم هیوادارم ئەوە کە لە ڕق نەبیانی چکە بۆگەنەکان نەیفرۆشێت چی بکەین چی بکەین ینی هەنگاوی تازە چی بێت لە قسە بێنی نەدەر گرنگترینیان ئەوەی کە زۆر گرنگە بێ دوای ئەم بەرنامەی بەڕێستان هەوڵ بین بەڕاستی لە کوردستانە گەورەترین نەقز ناچارم دووبارەیەکەمەوە نەبوونی پەیمانگای پێگەیاندنی خەڵکی بازاڕە خاڵێکی تر کە زۆر گرنگە بەڕاستی لە بازاری کوردستانیان بەچای خۆمانە بینین خۆمان تاقیمان کردوتوانێ ئەمڕۆ جەنابەت سیرکە کوردەکانی کوردستانی سووریا و ئێران و بگرە شوێنەکانی تر دەستیان بەسەر بازاڕە گرتووە و خەڵکەکەی وڵاتەکەی خۆم لە کرێکارێکی ڕۆژانەوە هەتاوە کۆگاتەوە ئەو هێواشواش بەرەو تەمەڵی و بەرەو ماڵ و ئەڕاتەوە و ملاحەزەیەکیشم هەیە ئێمە دیقەتمان ناوە لە بازاڕە دایما ئەوانەی کە لە لای ئێمە ئیژەکەن ئەوانەی کە زۆرتر احترام لە مشتریەگرن و مشتری ڕاکێشن ئافرەتانن یعنی ئەگەر لە شەریکەیەکە ئێستاگەر هەرچەند بەداخەوە ئەمەە بۆ بە دیاریدە خۆزگە و بازاڕێکی ئێستا شوتی فرۆش خۆزگە لە مدو ئافرەت بێ خۆزگە وای لێ بێ ئافچونکە ئەوانە ڕۆحیان سوکترە جوانتر جواب ئەدەنەوە هەستیان بەرامبەر بە خەڵک ئەو هەستەیەکە مشتری ڕاکێشن بەڵام بۆ چارەسەرکردنی تەواوەتیەوەی کە بۆی ئێمە بازاڕێکی تەندروست دروستکەین ئەو بازاڕە بێت کە خەڵک سوودی لێ بینێت وەک ئەوەی کە ئەو شتەی کە ئەیکڕیت دەستە کێشەکە لەوانەیە کە احترام ناگیرێ ئەو شتەی کە ئەیکڕی ئەوە بێ و بەقەدەر ئەوە بێ پارەی پێبیت بەڕاستی ئەمە بە پرۆژە ئاسان ڕێخرێتەوە بێ حکومەت خۆی تەداخل لەم بابەتە دەستخۆش بایتر دوا قسەمان بکەین دوا قسە چییە و چارەسەری ئەمە یەکەم هەنگاوی فعلی چیە بۆ مۆزوع بە کورتی بەکە چوار دەقەمان بەڵێ دیارە ئەوە دەمێکە ئەو شتە هەیە لە بڵێن ئێستەنیە هەرتەنها کە ئاماژیان پێدا ئێستا دیاردەیە دروست بوو بێ لە کۆنی شاهە بوو هەر بۆیش بڵێن علیوەردی لە کتێبەکەی باسی باوکی خۆیەکە ئاڵێ ئەو پیشەگەرێکی باش بوو بەڵام لەبەرەوەی نەیەتوانی ڕێز لە بڵێن کڕیارەکان بگرێ دوجار پیشەکەی کەس بۆ لە دەستیدا کەواتە تۆ چەند دارتاشێکی باشبی چەند بڵێن کەسێکی باشبی لە دوکانەکە تا لە ڕووی شخصیتت بۆ ماڵەکەی خۆدیان بۆ برادەکانی خۆت بەڵام ئەگەر کەسێکی بە ڕێز نەبووی لەگەڵ کرا وردە وردە تۆ لە دەستێدەی بۆیە باشترین نقطە ئێمە بمانەوێت دەستی پێ بکەین بتوانین ئەو دیاردەیە چاک بکەین ئەوەیە کە کۆمەلگا فێری ڕێز و احتیرام بکەین کۆمەلگا فێری ئەوە بکەین کە فرۆشیار هەست بە نەقز نەکە و ئەوەی ئێوە ئێڵێن بێ منێت هەر تەنها ئەوە نییە من بینی و مە شاگردێکە لە دوکانێک هەست بە نەقسەکە بۆیش ڕاستاکە لێ دوورەکەیەوە بە ئەوە جواب دەداتەوە یان لە مەقامێکم لێ بۆ کابرات پێتەڵێ مەسن تۆ بە قاتێکەوە توی پرسیاریەوەکە هەر ئەوەیە ینی ڕاستەکە ئەو هەست بە نەقسەکە ئەوەشی لە دروستە ئەبێ ئێمە هەوڵ دەین کەسایەتی تاکەکانی کۆمەلگا کەسایەتیەکی تەندروست بن
لە وشیاریان ئاستین کەین هوشیاری کۆمەڵ بزەبت بیان دەینێ بەڵام یەکەم نقطە ئەگەر ئەمانەوە دەستی پێ بکەین بەڕاستی ئەبێ ئێمە فێرە ڕێزی و احتیرام بین کە فرۆشیار ئەبێ بزانێت کڕیار پارەی پێ ئەدات ئەوە نییە حەلاقێک دوو مقەس لە سەریەکێکدا وابزانێت ئەوە خێری پێکە ئەویش هاتووە پارە ئەدا بەشتەکە کەواتە حەقلای ئەوە حەقلای کڕیارە چونکە پارە ئەدا ئەویش ئەبێت خزمەتیکە دەسەکانە خۆش بێ دو قسەکات بیلە من دەست خۆش بۆ بەشێک لە چارەسەرکردنەکە پێم وایە لەم پرۆگرامەوە قسەی لەسەر کراوە وای وروژاندی بابەتەکە بۆ خۆی گرنگە من کۆمەڵک دیاردی زۆر ناشینە بینم یەکێک لەوانە نووسێ قەرز نییە تەنانەت بۆ تۆش کامە بەداخەوە یەکێکە لەوانی کە ئەکرێ لە ئەسنای گفتوگۆ و کڕینا من پێم بڵێیتەوە بەڵام بەوەرەخەیەکە ڕاستە خۆ من ڕاوەنێ وەکو کڕیار یەکێکی دیکە لەوە کە نووسێ فرۆشرا وەرناگیرێنەوە ڕاستە لەوانێ بەشێک لە کاڵاهی ئەوە نەبێ وەربگیرێتەوە بەڵام ئەم دیمەنە لە جیاتیەوە خۆزگا پێم خۆشە لە نێو بازارەکانی فرۆشرا وەرەگیرێتەوە نەک فرۆشرا وەرناگیرێتەوە بۆی کە من ناچار بکە شتل لێ بکڕمەوە پارەت پێ بدەم بۆیە ئەکرێ وەکو کاگمەلاوتی لە ڕێگەی زانکۆکانەوە پەیمانگاکان و ئەکادیمیا کۆمپانیای ڕاوێژکاری دروست بکرێت بۆی هۆشیارێکی زیاتر بڵاو کرێتەوە پرۆگرامەکان کەناڵەکان میدیا ئەم بابەتە بخەنە تەوەری ڕۆژیان بۆی کۆمەڵگەیەکی تەندروست و باشتر و چاکترمان هەبێەوە دوجار فرۆشار و کڕیار لەم پرۆسەیە بەرژەوەندیان پارێزراو بێەوە زەرمەند نەبن بەڵکو سوودمەند بن دەسەکانە خۆش مەلایاسین دو قسە بازار دیمەنی شارستانی هەر وڵاتێکە چونکم هەر کەسێکە ڕۆکاتە ئەو وڵاتێکە بۆیە ڕایەکەم شوێنکەی بینێ بازار و هەڵسوکەوت لەگەڵ بازارەکە کوردستانیش بۆ بە بازارێکی گەورە و ئەتوانم بڵێم کرانەوەیکی زۆر گەورە هەیە ئێمە لە کوردستانە ئەستانە KFCمان هەیە کە بۆ عێراق نەڕۆشتووە چونکم براندە جیهانەکانی خواردن بۆ هەر شوێنە ڕۆشتنیانی ئەو شوێنە بازارێکی گەورەتیا دروست بووە بۆیە من لە خۆمەوە دەست پێەکەم من گۆرەی فرۆش بووم ئێستا خاوەنی کۆمپانیاکی گەورەم لەو ڕۆژانە ئەو نمونە ئەگەڕم ڕەفیقێکی خۆم لێکێک لە مزگەوتەکان بینیوانێ و مەرحەبای کردوتی نامناسیتەوە وتم کێ جەنابەت بێک و عەرەبانەمانە بۆ وتم ئێستا چێکی وتی هەر عەرەبانەکەم هەیە لە شوێنی خۆم ئەگەر بمانەوە گەورە بین ئەبێ بەڕاستی ڕێز لەوە نەگرین کە تەنها دامانناوە و ئەمانێ بیفرۆشین بەڵکو ئەبێ ڕێز لە بەرامبەرەکەمان بگرین کە ئێمە بەرە و سەرەوە ئەبات ئێمە ئەگەرمانێ بچینە سەروانێ ئەبێ جارێ پێش هەموو شتێ قیمەت و قودرەت و هەروەها ڕێز و حرمەتی مشتەرەکانمان بزانین بۆیە هیوادارین ئەو بەرنامە سەرەتاک بێ بۆی ئێمە بازارێکی تەندروست دروستکەین و کەسانێک لە بازارە هەڵسو کەوتکەن چونکم باسیەکەمانە جارێکی تر ئێمە نیشانی ئەدەین ئەوەی کە لە بازارڕایە نیشانێدا ئەم میلەتە ئێمە میلەتێکی چەنە پێشکەوتووە چەنە میلەتێکی مساقف دەسەکانتان خۆش بێ هەڵبەتە زۆر بە وردی و بەچڕیش باسی دیاردەکەمان کردی وادارم نیش دو قسەی خۆم بە بینەرەکان مەڵێن بە دوکانارەکان ئەڵێن ئەگەرەتانەوێ وەک نمونەی مەلایاسین لە عەرەبانەیەکی گۆری فرۆشیەوە بگەن بە خاوەنی کۆمپانیا ئەبێ ئەو لەبزە بەکاربێنن ئەو شیرینیە مامەڵەکردنە بەکاربێنن کە باسمان کرد کە نەقسە لە وڵاتە هیوادارم بەرنامەی دیاردە و دەرونی ئەم جارە شتێکی بچوشی کردبێ و بەو دوکانارە بەڕێزە شەڵێن بە شووتی فرۆشەکە باش شووتەکانێ بۆ گەن نەکە تۆزێک جوانتر مامەڵە دووبارە بەخێر بێن ئەزێتان